سڵاتان لێوێ بینەرانی زاری کرمانجی هەڵبەتە لە ماوەی هەژدەی مانجی ڕابردووە لە دەواازەی نێودەوڵەتی حاج عومەران زیارەتکاری ئێرانی بە مەبەستی هاتنیان و چوونیان بۆ شوێنە پیرۆزەکانی نەجەف و کەربەلا بە ڕێگەی دەواازەی نێودەوڵەتی حاج عومەرانەوە هاتوون سەبارەت بە ڕێژەی هاتنی زیارەتکاران و چۆنێتی گواستنەوەیان بۆ شوێنە ئاینیەکانی نەجەف و کەربەلا بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بارزان میرعەلی بەڕێوەری گواستنەوەی سۆرانەکەم کاک بارزان ئەگەر بێت تێرە سپاس دەکەم. سڵاو کاک بارزان، سەبارەت بە هاتنی ڕێژەی زیارەتکارانی ئێرانی بۆ لە نێو دەواازەی نێودەوڵەتی حاج عومەران و چوونیان بۆ نەجەف و کەربەلا مەبەستمە بزانم لە هەژدەی مانگ تاکو و شەشی مانگ دوێنێ دوایین وادە بوو بۆ هاتنیان ڕێژەی هاتنی زیارەتکاران چەند؟ مش بەخێرهاتنتان دەکەم. سلااو بۆ بینەران و بیسەرانی زاری کرمانجی. ئەم پرۆسەیە لە هەژدەی مانگ دەستی پێکرد، هەژدەی هەشت لە تاکو شەشی مانگ شەشی نۆ بەردەوام بوو. ڕێژەی هاتنیان 68,000 کەس ئامار تۆمار کراوە لە سیستەمی نیشینگە 68,000 کەس و توانیمان نێزیکەی 2000 تا 2500 ئۆتۆمبیل ئەم پرۆسەیە بەڕێوە بات. زۆر بە چاکی توانیمان لە حاج عومەران دەواازەی حاج عومەران هەتاکو پێشانگای وێزگەی پێشانگای نێودەوڵەتی هەولێر لەوەشەوە بۆ ئەلحوسێنیی بەغدە. زۆرێک لە زیارەتکاران و دەنگدانەوەی باشی بەخۆبینی کەەوە با خەڵکی کوردستانیان بە شێوەیەکی باش پێشوازیان لێکراوە بگوایە بە گوتەی ئەوانەوە گواستنەوەیان هیچ گرفت لە ڕێی گواستنەوە دروست نەبووە و ئەو ڕێژەیە کە بۆ چوونیان بۆ هەولێر و لە ئەرچی گواستنەوە لە ئەستۆی ئێوە بوو هیچ گرفتێک دروست نەبوو لە کەمی نەبوونی پاس و یاخود بەڵێن مینی پاس و هەشتان لە ڕۆژ یەکەم کە بەێمان ئاگادار کردەوە چکە بەڕاستی مە وەکو ئەندامی لیژنەی بالای سەرپەرشتیکردنی زیارەتکاران دەستنیشان کراین. لەو ڕۆژە ئەمە توانیمان لە هەژدەی مانگە 350 ئۆتۆمبیل لە دەواازەی حاج عومەران جێگیر بکەین. لە ڕووی ئۆتۆمبیلەوە هیچ کێشەمان نەبوو، هیچ کێشێک دروست نەبوو. تەنها هەندێک حاڵەت هەیە کە ئەو حاڵەتەکانش زۆر نۆرمالن. ساڵی یەکەم و دووەمە تەجروبەی یەکەمە لە دەواازەی نێودەوڵەتی حاج عومەران پێشوازی لەم زیارەتکارانە دەکرێت، بۆیە گرفتەکەیش ئەگەر هەبیتن زۆر نۆرمالە. بەڵام چەندین ڕوودان هەبوو، یەک ئۆتۆمبیلێک ئاگری گرت لەبەر خەلەلی کێشەی تەکنیکی کە هیچ کەسێک تێدا نەبوو، خوشبەختانە هیچ کەسش بریندار نەبوو. دوو حاڵەتی ڕوودانی دەعممان هەبوو کە ئەمەش ئەلحەمدولیلا هیچ کێشێکی نەبوو، ئەگەنە هیچ کێشێک لە ڕووی ئۆتۆمبیلەکان نەبوو. بەپێی زانیارەکانی ئێمە هەڵوەت بەپێی ئەو ئامارەرێک ئەمە ڕۆژانە دەستمانەکەوت وا دیار بوو بە بەراورد بە ساڵی پار ڕێژەی هاتنی زیارەتکاران لە ڕێگە دەواازەی نێودەوڵەتی حاج عومەران دوو هێندە بووە. با بڕیاریشە دەواازەی نێودەوڵەتی دەواازەیەشی دیکە بەدەر لە حاج عومەران هاوسنوور بێ لەگەڵ وڵاتی ئێران کە دەواازەی چێڵشینە بکرێتەوە. لە ئەگەری کردنەوەم دەواازەیە پێتوانانە بۆ دوو ئەوەندەی زیاتریش ڕێژەی هاتنیان بەرز بێتەوە. زانی ئەمە ئەم پرۆسەیە پرۆسەکی گەورەیە، زۆر گەورەیە لە عێراق. ڕێژەکە دەگاتە 4 میلیۆن کەس. بەڵام ئەوی خوشبەختانە بەڕاستی کە من پێت بڵێم ئەم لیژنەیە دروست بوو. ئەم لیژنەیە زۆر بە مخلیسانە بە ڕێکوپێکی بە 24 کاتژمێری توانیان ئەرکی خوان جێبەجێ بکەن. ئێمە وەکو گواستنەوە 8 کەس وەک تیم لەوێ کارێک کرد، 24 ساعتە لەوێ کارێک کرد. تەبەن زیارەتکاران کە داهاتن وەکو گەشتیارێک زۆر دڵخۆش بوون کە پەریان پێدەین، بایەخیان پێدەین، خزمەتیان دەکەین. جەماعەتی برادەرەکانی ئاسایش، برادەرەکانی تیمەکانی پەیوەندیەکان، ئەمانە هەموو لە خزمەتی ئەم زیارەتکارانن. بەڵێ 100% من دەڵێم بۆ ساڵی ئایندە ڕێژەکە زیاتر دەبێ. ئەگەر بەم شێوە بیتن حکومەت پاڵپشتی ئەمە بکات، ئەمە دەتوانین ڕێژەکان زیاتر بکەین. تەبەن ئەگەر خزمەتگوزاریەکانش بچیتە سەرەوە حتمما ڕێژەکەیان زیاتر بێت. چی دەبێت بۆ ئەوەی بۆ بەرزکردنەوەی ڕێژەی زیاتر و بۆ ئەرکی گواستنەوە کەمتر بێت و بڵێم پلانی ئێوە گواستنەوەی سۆران چی دەبێت بۆ ساڵی ئایندە؟ زانی ئێمە لە دەواازەی حاج عومەران هەتا دەگاتە هەولێر 175 کیلومترە، لە هەولێرش هەتا الحوسێنیە 375 کیلومترە، نێزیکی 550 کیلومتر زیارەتکار ئێرە تێدەپەڕیتن هەتا بگاتە الحوسێنیە. بۆیە ئەمە دەبێت یەکەم جادوبەر زۆر مهمە بتوانین شەقامەکان فراوان بکەین.
جادەکان فراوان بکەین تایبەتی جادەی هەملتۆن بتوانین کاری باشتر بکەین ئێمە دەبی دەستخۆشیش لە پۆلیسی هاتوچوش بکەین بەڕاستی لەو ماوەیە توانی لە ڕێگاکان تیمی خوان جێگر بکەن بۆ ئەوەی کە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوو نەدات بەڵام لە بەرنامەی ئایندە هەیە ئینشاءالله بەرنامەی جوانتر هەیە و ڕێکوپێکتر هەیە بتوانین خزمەت پێشکەش بکەین کە بتوانین ڕێژەی گەشتیاری زیاد بکەین ئەوە بێت سپارەت بە کۆی ئەو زیارەتکارانەی کە هاتوون لەم لە هەژدەی مانگ تاکو و شەشی مانگ لە ئەمڕۆوە بۆ تاکەی بەردەوامە بێ ئەرکی گەڕانەوەیان هەم بە هەمان سنوورۆ دەگەڕێنەوە وڵاتی خۆیان هەمان ڕێژە دەگەڕێتەوە یاخود کەم و زیاد دەکەن ڕێژەی گەڕانەوەیان هەتاکو ئێستا چکەمانە بە پاسپۆرت بە ویزە دێن زۆر احتیادیە چەند مەرز لە چەند حدود هەیە لەگەر عێراق ئێران دەتوانن لە هەر حدودێک دەرباز بن یان ئەوانش لەم حدودێ بگەڕنەوە جارە وەکو موقت دیار نییە هەتا نۆی مانگیان پرۆسی بەردەوامە گەڕانەوەیان بەڵام ئێمە تەوەقعەکەین کە ئەو ڕێژێ بەرز بیتەوە بۆ گەڕانەوەیان چکە ئەم سنوورە زۆر ڕەحەتترە ئەوە هەوایەکی خۆشتری هەیە گەشتیاریش زۆر مەمنونە کە ئەمە توانیتمان ئەو خزمەتگوزاریانە بدەین بەڵام دەمویست لێرە یەک حاڵەتی زۆر مهم گرنگ لە بۆ هاوڵاتیانی شاری خۆشەویستی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم ئەوەی کە دەستخۆشیان لێ بکەم دەستخۆشی لەوە بکەم ئێمە یەک حاڵەتی بەزربوونی موبایلێک بەجێمانی حتا جەنتەیەک چەندین حاڵەتمان هەبووە کە شۆفەر گەراندیتەوە تزبی گراندیتەوە تزبی زیارەتکاران گوتیتیکا کە بەجێ مایە ئەمە توانیتمان بدەینە پەیوەندیەکان ئەوەنش بە کۆنسولگەری بدەن ئەوە جێگای دەستخۆشیە زۆر مەمنونی وانین چونکە حاڵەتی دزینی موبایل و بەزربوون لەو جنوب گەلێک زۆر بوو بەڵام الحەمدولله ئەمە لە سنووری خۆمان دەبی بەڕاستی شانازی بم شتەی هاوڵاتیانی خۆمان بکەین بەڵێ ئەو بارزان میر عەلی بەڕێوەبەری گواستنەوەی سۆران بوو بەڵێ هەروەک جەنابی ئاماژەی پێدا لە هەژدەی مانگی ڕابردوو تاکو و شەشی مانگ واتە دوێنێ زیاتر لە 68,000 زیارەتکاری ئێرانی بەڕێگەی دەروازەی نێودەوڵەتی حاجی عومەرانەوە هاتوون هەرێمی کوردستان و ئەرکی گواستنەوەیان لەسەر بەڕێوەبەراتی گواستنەوەی سۆران بووە بۆ هەولێر و هاوکات لەوێشەوە بۆ ناوچە پیرۆزەکانی نەجەف و کەربەڵە بەڵێ ئاماژەی بۆشدا بۆ ساڵی ئایندە پلانی زیاتر و باشترمان دەبێت و هەروەها ئاماژەی بەوەش کرد کە ئۆتۆمبیلەکانمان بڵێم پاسەکانمان بەهۆی کەمی دووری ڕێگاکەوە ناتوانن بگەنە شوێنەوە پلان هەیە بۆ ساڵی داهاتوش بڵێم منشا زیاد دابین بکرێت بۆ ئەوەی گواستنەوەی هاوڵاتیان زیارەتکاران بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێتن بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارانەوە بوون کە بەڕێوەبەری گواستنەوەی سۆران خستێ ڕوو